از غانم عابد شروع و کار سیاسی کدت گل مدابا برای غانم تو گله بخیر هاتی ام خوشحالین دیشت اماد بین نوله هیرشا و جداهیا زرا روزیان از بحث کم حتی وی دقیقه کیه سرکفتی ولو ایران جی بردام هیرش انجام داینه. نعم بسم الله الرحمن الرحيم وشكرا جزيلا على الاستضافه سپاس بۆ ئێوە بۆ میوەداری کردتان بۆ کەناڵەکەتان. بەڵێ وە کوردستانن ئەمڕۆ هێرشێک نییە بەڵکو و ڕاگەیاندنی جەنگێک هەیە. بەڕاستی بەڕای من ئەمە بە لە نێوان چەند ڕۆژێکدا ئەمە کۆتایی پێ نایە. ئیسرائیل بەسەر ئێراندا زۆر سەکەوتوترە بەڕای من، چونکە هێرشەکانی زۆر گەورە بوون و چەندین کەسی پلە باڵای سوپای پاسدارانی بە ئامانزگرت، چەندین شوێنی بە ئامانزگرت کە زۆر استراتیژی بوون و شوێنی دروستکردنی ئەتۆم بوون. بەڕاستی بەڵێ ئیسرائیل چەند هێرشێکی زۆر گەورەی ئەنجامدا، ئێرانیش وەڵامی دایەوە، بەڵام ئەم هێرشانە بەو جۆرە نەبوون کە چاوەڕوان دەکرا بە گەورەی هێرشەکانی ئیسرائیل نەبوون. بەڕاستی بۆیە من وای بۆ دەستم ئیسرائیل لە هێرشەکەدا زۆر سەکەوتوترە و تا ئێستا بەم زۆرەیە. بکشتن آوان سرکردن پلا بلند تین ایرانیش عالی اسرائیل و اوهو صب شوه که هیر یه دقیق چرا گینش عالی سخوری و حوالگیری اسرائیل و بتایباتیت نو ایران داد چند مطرسی نوکل سر هیز چکداریت ایرانی و برپرسن پلا بلند تین ایرانی هیا. يعني بالتاكيد هناك بەڵێ بەدڵنیاییەوە دەستگای هەواڵگیری ئیسرائیل زۆر سەرکەوتوو بووە. ئەمە بۆ یەکەم جار نییە ئەم هێرشان ئەنجامدار، یەکەم جار نییە کە ئەو هێرشانە ئەنجامدار بۆ سەر ئێران، بۆ سەر هەواڵگیری ئێران. پێشتریش لە سووریادا ئەمەی ئەنجامداوە، پێشتر چەندین کۆبنەوەی بۆ ئەمە ئەنجامداوە و لە چەندین ناوچەی جیاوازدا لە سووریا ئیسماعیلی هەنیەی کوشت، لە چەندین زانای ئەتۆمی لەناو ئێراندا کوشتووە. پێشتریش ئەمانە بەڕاستی ئەنجامیداوە ئیسرائیل. ئەمە دەگەینێت کە ئیسرائیل بە شێوەیەکی تەواو ئێرانی بەزاندووە لەم هێرشانەدا. ئەوە دەگەینێت بەهۆی ئەو تەقەنیانەی کە بەکاردەهێنێت لە هێرشەکاندا، ئەوە دەگەینێت کە ئیسرائیل زۆر باڵایە. ئەمەش دەگەینێت کە لەوانەیە لە ڕۆژەکانی داهاتوودا زانای گەورە بکوژێن لە نێوێنە خامنەیی. بەڕاستی کەسێت خۆیت ئیسرائیلی هەنە یانجی پرۆستیژی کەسێت ایرانی هەنە هاریکاریە ئیسرائیلێت کن دوان ایرشین هوسادا چونکی هوساب هیری و تو بحث حتی خامنه‌ای جیب که دیاره کسی نزدیک ایران نهاری کاری اسرائیل کن. مترسیه که هوسا ایرانی هی نوکب تا بعد منظومه عسکری خدا ترسک بنافوب خدا هبد. يعني انا اعتقد احنا تجاوزنا بەڵێ ئێمە وای بۆ دەستم کە شێستەکان و هەفتەکانمان تێپەڕاندووە و وەکو ئەو کاتە نییە کە هەڵگری کار بکات. ئەوە دەستگای هەواڵگیری زۆر گەورە کار دەکات، هەروەکو دەزانن بێزەر و ئەوانەی کە تاقینەوەی ئەوەکانی لاسکەکانی حەماس و بێزەر و ئەوانە چەندین بواری نوێک هاتۆتە ئارەوە لەم بوارەدا. بەڕاستی هەر پێشتریش ئەمە بینیمان قۆناغەکە بە ئاستێکە زۆر مەترسیدار بەڕاستی لەوە تێپەڕیوە کە لە ئاستی تەنها کەسیدا بێت یان لە ئاستی هەواڵگریەکدا بێت. ئیسرائیل زۆر پێشکەوتووە لەم بواردەوە، بەبێتەوەنە ئێران زۆر پێشکەوتوترە لەم بابەتەدا. ئیسرائیل بەسەر ئێراندا سەرکەوتووە لەم بابەتەدا بەهۆی ئیسرائیل کە وەکو دەزانن ئێران ڕایگەیاند کە توانیوێتی ئەرشیفی نەوەوی ئیسرائیل بەدەست بکات. بەڵام ئەمە تەنها قسەی میدیایی بوو، بەڕاستی بەم زۆرە نەبوو کە بینیمان. ئیسرائیل زۆر سەرکەوتوو بەسەر ئێراندا، چەندین شتی زۆر گەورەی ڕوودا. ئەمڕۆ تەنها ڕاگەیاندنی جەنگێک نییە، بەڵکو سیستەمی ئێرانی لەژێر هەڕەشەدایە. بەڕاستی تەواوی ئێران لەژێر هەڕەشەدایە. ئێستا ئێرانیەکان دەتوانین بڵێن زۆر مەترسیدان ئیسرائیل ناتوانێت پاشگەز بێتەوە لەو سیاسەتەی کە ئێستا
بأنزامي دقيقة ليمن والعراق وهم أو ناتانا دا إسرائيل بأمانز دقيقة هيرشي دكات استر إسرائيل أما سياستي خويتو هر وقت لزانن إيران رايقان كا سربازقا أمريكية كان لولاتا كان دا والعراق لجير هرشدان براستي ميليشيا كان حزب الله عراق و دوين رايقان من واي بولسم تنانت هرمي كردستانيش لجير هرشدا براستي أما راستي كده وزانن فروق خانكاني هوليرو هريرو أوانا لجير هرشدان سنك حزب الله أما دقينا راكن راوكي حزب الله أما دقينا براستي لسروج إذا هتو لواني زير شيء بكري براستي هيلت صور ادفي شاردونينن همي بيجبينيت وكيلينات نيفبرا هر دو آليان ده همش آلية إيرانه و همش آلية إسرائيله و لا نهائيا بله بدنيا وبهي زوري كيت هلك نك أما بالكو تنين شتي دي كشته لاستادا قاعدة وداعش وأنا جري خوش دكاد مؤامنة كأم زنجة براسي زنج رجاب وأمانش خوش دكاد كفربستاني أمانش أما عندي براسي أما خرانو أما عندي كهيرش كان فربستاني تو شوينك بو خويم دوزنا وإيران أوج دەوێت ئەو کەسانی کە لە ژێر هەژمونی خۆیاندان ڕێشیان بخاتەوە و دووبارە ئاراستەیان بکات ئێران بە ئەمان زیاتی بۆیە ئێران پێویستی بە سونەکانی عێراق و سووریادایە بەڕاستی هەروەکو دەزانن ئێران لە ئەمڕۆدا چەندین سزای ئابووری بەسەردا سەپێنراوە پێشتریش ئەمە ڕاگەیەندراوە بۆیە دەیەوێت لە ڕێگای عێراقەوە دەیەوێت مادەی هۆشبەر و نەوت بە قاساق بە وڵاتەکەی ئامە پێچاوانەوە ئامان زیاتی ئابوووریەکەی بەێستر بکات بەم هۆیەوە بۆیە سوورەکان فەوزایەکی زۆر گەورەی تێدایە هەموو ئەمانە خزمەت بە ئێران دەکات بەڕاستی بەڵام ئەمە بە شێوێکی نزیک ئەم جەنگە کۆتایی پێدێت نەخێر من وام پێم وایە چەند وڵاتیش دەگرێتەوە عێراقیش دەگرێتەوە بەڕاستی ئەم جەنگە بەڵێ میلیشیاکانی سەر بە ئێران هەیە و بەتەواوەتی سەر بە ئێرانن هەر بڕیارێک لەلایەن ئێرانەوە بدرێت ئەمانە کار دەکەن و بە فتوایەک دەبینین و پێویستە جێبەجێ بکەن هەروەکو دەزانە ڕابردوودا و تەقریر ئەمریکەکان و ئیسرائیلیەکان پێشتر ڕایگەاندەوە کە بالیستی بۆ میلیشیاکان دابین کردووە کە ئەگەری هەیە بە ئیسرائیل بکات هەر بۆیە بەرامبەر ئەم هێرشانەی ئیسرائیل بەرامبەر ئێران ئەو لایەنانەی کە سەر بە ئێران و حوسیەکان و میلیشیاکانی دیکە ئەگەری هەیە ئیسرائیل بە ئاماز بکرن بەڕاستی هەر بۆیە کە هەوڵ دەدرێت عێراق بۆ ئەم شەڕە ڕابشێت بۆ ئەم جێگە ڕابچێشرێت بەڕاستی ئەگەری هەیە لە نێو عێراقیشدا ئەم میلیشیانە ئەم گروپانە لە ئیسرائیل بەماز بگرێت هەر بۆیە دەبێت عێراق زۆر وریا بێتن و ئەم گروپانە کۆنتترۆل بکات دەژێر کۆنتترۆلی هێزەکاندا بێت هێزە یاسایەکان دەبێت ڕێگەنەندات هیچ زۆرە میلیشایەک کە سەرکەشی بکە بەڕاستی شاتان و کە ئەو هێزە هەیە شینا ئیرانی ئەبخۆژی شەڕێ بۆ نمونەیە ئەمریکای بکردنەوە عێراقیدا بەڵێ بەدڵنیاییەوە هەروەکو دوێنێ بینیمان کە خۆپێشاندانەکانمان بینی لە نزیک ناوچەی سەوزدا ئەو لایەنانەی کە خۆپێشاندانی ئەنجامدا بەڕێزم دەبێت ئەوە باز بکەم تەنها پەیوەستیدار نییە پەیوەندیەکانی نێوان ئەو لایەنانە و ئێراندا بەڵکو پەیوەستە بە میلیشیاکانی عێراق بە ئاینیەوە پابندن بە ئێرانی و بە خامنەیەوە هەر قسەیەکە وتێک لەلایەن خامنەیەوە بدرێت ئەم لایەنانە جێبەجێ دەکەن بۆ نمونە لە خۆپیشاندانەکانی تشرینی عێراقدا داوا کرا خۆپیشاندارەکان بە ئاماز نەگیرن بەڵکو بەردەوام بوون خۆپیشاندارەکان بە ئاماز دەگیرن بۆیە نەزەف مەرجەعیەت نییە لەلایەن نشیعەکانی عێراق بەڵکو مەرجەعیەتەکەیان ئێرانە و خودی ئێرانە شەڕێکی عەقایدیە دینیە نوکە ماڵا سنی سەر ئاستا ڕۆژهەڵاتە ناوەڕاستیە پاراستیە سعودیە بدلێوێ یانجی دێ هەوڵ بدت ئیدی بێتە کۆنتترۆلکردن حتا ئەگەر دژمنەوە ئیرانجی بت ناهێلت شیعەتێک بچنت ناوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا
لا يعني البيت السني نخير السنة زياوة براستي السنة هي مرجعيتي عين يعني مرجعيتي عن قرآن و بيامبر حديث كان بيامبر براستي السنة أول شيء يعني كبابندي كسيك بن براستي وكذا زانن حولاتي السني سرب السعودية أو شتانة تبدأ كالسعودي دلي لو أنا بشيخي عشرته وأنا بالله أروى كذا زانن السنة كان زۆر جیاوازن ئێستا سونە زۆر دوورە لەم کێشانەدا بەڕاستی دەتوانین وا بڵێن سونە ئێستادا بەڕاستی لاوازیشە هیچ کاریگەریشی نییە لە سیاسەتی عێراقیشدا هیچ میلیشایەکی نییە بۆیە ئەوەی هەروەکو کوردیش ئەوەی ڕاگەندەکە ئەو جەنگێک و هیچ زۆر تەرەفێک نییە لەو جەنگەدا و تەنها سیرکارێکە بەڕاستی کێشەکە ئەوەیە کێشەکە ئەوانەی سەر بە ئێرانن لە ڕێگەی عەقیدە و ئاینەوە بۆیە وا دەزانن کە جەنگەکە ئیوانشە جەنگەکە ئەوانش دەگرێتەوە بۆیە شیعە گروپێک چەکدار هەنە بەس بۆ هێزین تووتڕە و ژی زێدەتر سەر ئاستا ڕۆژهەڵاتە ناوەڕاست و عێراقی بکوژدا نزیکی سنانە يعني دومەیەکەوە نەداعشیان بژین ئەف ڕەوشە حتا چڕۆ دەم مەترسیا دروست کرد دەرفەتەکە باشە بوو هێزین تووتڕە و بێنە پێش ئەوژی خوو ببینن چ ببنە بەشێکە شەڕی ئەوژی بخۆ پێشڤەچوونەکێ بکەن يعني اولا لم يعد هناك سرتاي وكردستان المتطرف في سنني وهر وكردستان لدو سال دا داعش لموصل دا بدر خراو استا دوخك زيجيرا براستي لا سرتم ناوسكان دي كشك داعشي تدابو لا استا دوخك عندك ارامه كشك اوي بلام او لا ينانيك سرب ايران براستي هر كاتيك ايران لم زنقدا بدوريت بەڕاستی دۆخەکە خراپ دەبێت ئەو گروپانە لە ئێستادا بەسەر ئاستێک لەسەر بنەمایەک ئەو لایەنانە بەهێز بوون لە عێراقدا ئایا لە ڕێگای بڕیار سیاسی یان لە ڕێگای بڕیارێکی سەربازیە بۆیە هەر کاتێک ئێران بەردەوام بێت ئەم گروپانە بەردەوام دەبن بەڕاستی بە پێچەوانەوە هەر کاتێک ئێران بڕوخێت یان تێک بچێت ئەم گروپانە شتێکستن بوونیان نامێنێت هەر بۆیە ئەم گروپانە ئێران زۆر پێویستی پێیەتی جادا ایرانی حتی چرا دکاری گلیل سر جادا ایرانی بیاد توی باتیجی پشتیوان ایرشا چکی مسعود پزشان افنا خود دست بکش دا گوتا خلکی یک گرتی بن و باریب دولت و سرکردات یا خو هبت ما بس چیه ایرانی ده چکن برانبری سرکردات یا ولات خو يعني الانتماء الطبيعي لأي وطن بەڵێ هەر وەکو دەزانن هاوڵاتی بوون زۆر گرنگە لە هەر وڵاتێکدا لە ئێستادا مادەم کێشەیەک هەیە جەنگێکە لە نێوان ئیسرائیل و ئێراندا تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بەڕاستی نایەوێت کە داوا بکەن کەم سیاسەتە بڕوخێت لە ئێستادا جەنگێک لە نێوان دوو لایەندا هەیە ئەمە نەبووتەوە هۆیەوەی کە شەقام بڵێت دەسەڵات بڕۆخێت بە پێچەوانەوە بەڵێ هەروەکو دەزان بێ ئومێد بوون ئێرانەکان بێت بوون زۆر لە ڕووی ئابووری خراپن هەروەکو دەزان چەندی کێشەی ئەوە بوری هەیە بەڵام لە ساڵی هەفتەیەکانەوە تا ئێستا ئەم پارانەی ئێران بۆ پارەدارکردنی گروپە چەکدارەکانی دەرەوەات بۆ پارەدارکردنی بالیستی و دروستکردنی ساڕخۆوانە کاردێ بەڕاستی ئەمە بۆتە هۆی تووڕەبوونی خەڵک لە ئێراندا بەڵام ئەوە هەروەکو دەزان دەستپێکیش دە بەحسی حتا پارمانجکردنە خامانەیەش کرد کولتە ماژە پێکرد چه خەڵێت سۆڕ نینن ئیسرائیل تشتێکی ڕۆسا دەکرد یعنی پڕاستیژی ئەگەر ڕۆسا بەرپرسێن پلە بلندین سەربازیات بنە کوشتن بووانە ڕەنگە ئارمانجکردنە کەساتێکەوە کە خامانەیەژی تایبەتیژی ئەفسانەهی بێت بەس دێت تشتێکی ڕۆسا کرد يعني أنا ما أريد أصدم بەڵێ نامەوێت شۆکت بکەم بەڕاستی بەڵام ئێران و ئیسرائیل لەگەڵ ئەم بۆچونان بەڕاستی إيران وإسرائيل مع هذا التوجه بەڵێ ئێران و ئیسرائیل لەگەڵ ئەم بۆچونان و دەتانن کە زۆر شۆک دەبن لە ڕۆژانی داهاتوودا بەڕاستی ئێران دەوێت پاراستم کە سیاسەتی ئێستا بپارێزێت بەڵێ ئیسلامی دەوێت سیاسی ئیسرائیلش دەوێت خامنەی بکوژێت بەڕاستی ئیران ڕای دەگەێنێت کە ئیسرائیل خامنەی کوشتووە بەڕاستی بەڵام ناکوژێت تەنها ڕادەگەێنێت کە خامنەی کوژراوە هەر بۆیە دەبێت بپارێزرێت سیاسەتی ئێستا پارێزرێت خامنەی لە شوێنێکی ئارامدا دەنرێت بەڵام
کوڕی خامنەی وەکو ڕێبەری باڵا ڕادەگەندرێت و ئێران ئەمە ڕادەگەێت بۆ مێژوو ئەمە تۆمار بکەن بەڕاستی مادام خلاص يعني چند روزه بده ام دي بینین بس تو چت بیش يعني ایران خود کجت یانج دی بجم مری سيعلنون انه قتل نەخێت تەنها ڕادەگەێنن کە کوژراوە بەڵام نەکوژراوە لەڕاستیدا بەڕاستی تەنها بۆ ئەوەی کە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ کۆتایهێنا بۆ جەنگە ئێران ئەمە ڕادەگەن بەڕاستی بۆ ئەوەی دانوستان بکات کە چونکە ئەمە بەردەوام بێت کێشەکان زۆر گەورەتر دەبن مەترسی داره نزانم که جارایکی هست چه که وسا گولید من کوڕی وی دجهوی گرت نعم بەڵێ مشتبە من اجل الحفاظ بەڵێ بۆ ئەوەی ئەم سیستەمەی ئێستا پارێزە لە ئێران بەڕاستی اسرائیل و امریکای بت مثلا يعني اولا العلاقات بەڵێ وەکو یەکەم پەیوەندیەکان ئێران و ئیسرائیل پەیوەندیش بەهێز هەر بەڵێ زەنگ هەیە بەڵام من گەچەنی عێراق و ئێرانم چەشتووە بەڕاستی وەکو دەزان لە ڕابردوودا لە نێوان ئەم جەنگەدا یەکەم وڵات کە خۆی ئامادە کرد ئیسرائیل عێراقی سەگدار کرد لە دژی ئێراندا ئێران کاتی ئەحمەدی نەجات ڕای گەاند ئەمریکا نابێت ئەوە لە فکر بکات بەڕاستی کە ئیسرائیل ئەوەی کردووە کە عێراق هێرش بکاتە سەر ئێران ئیسرائیل کاریگەری هەبووە نابێت ئەمە لەبیر بکرێت لە کێشەکانی ئەفغانستان و ئێراندا ئیسرائیل زۆر هاوکار بۆ بەڕاستی هەر بۆیە پێدەچێت کە لە ڕۆژانی داهاتوودا دانوستانێک هەبێت بۆیە ڕاگەاندنی کوژرانی خامنەیی بەڕاستی دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا ڕابگەێنێت بۆ ئەوەی دانوستانێک بێتە ئارەوە چونکە ئێران ئامادەکاریە دەکات بۆ ئەم دانوستانە بۆ پاراستنی دەسەڵاتی ئێستا کەی ئەمە ڕوودەدات ئێران ئەمە ڕادەگەێنێت کاتێک کە هیچ شتێکی لەدەست نمە بەڕاستی ئەمە ڕادەگەێنێت و کە توانای نامێت بەرەم ئیسرائیل ئەوە دومەهیکێ کۆدێک هەنگی کرد نوکەژی ئیرانی ڕاگەاندیە بلا ئیسرائیل وێ هزرێ نەکرد و سەرکردە و بەرپرسێن پلا بلند یەن وڵاتێ مە کوشتینە و ئەم دێلاواز بین مەبەستەوەنە چیە یعنی پڕاستیژی دیار بت تشتێکی وسەڵ ڕێکێدا هەیە کە وسەڵ دی هەر قووەت بینت بەس ئەوە وانە دوێتەوە ئیسرائیلیش وێ دێکن بەڵێ ڕاستە بەڵام هەموو کەساتێک ناتوانێت ئەم ئاستەی هەبێت هەموو بۆ نمونە عندما تم اغتيال کاتێک قاسم سلێمانی کوژرا ئایا قاعانی ئیسماعیل قاعانی بتوانێت شوێنی سلێمانی بگرێتەوە من سەیرم دەکرد ئیسماعیل قاعانی لە فەشەلەوە بۆ فەشەل دەڕۆژ بەڕاستی هەروکە ئیسماعیل قاعانی لەم هێرشانشتا کوژراوە بەڵام شوێنی سلێمانی گرتەوە هەر بۆیە ژیان لەسەر کەسێک ناوەستێت بەڕاستی لە تەنها لە ماڵەکانیشدا بەڕاستی کاتێک باوکێک دەمرێت ژیان بەردەوام دەبێت و کوڕ شوێنەکەی دەگرێتەوە بەڵام هەمان ئەم توانایی باوشی دەبێتن ئەمانە بەڕاستی بابەتێکن زەی گومانن لە ڕێگەی وڵاتانیشەوە هەر کەسێک بە دیار دەکەوێت مەرج نییە کە بکوژرێت دەکرێت خانشین بێت بەڕاستی شوێنگرەوەکەی دەکرێت ئەو ئاستەی خۆی نەبێت ئەو ئاستەی ڕابردووی نەبێت تا بەحسی قاسم سلێمانی کرد ئەڤەش قاسم سلێمانی هاتیە کوشتن هاتی ئارمانجکردن و حەتانوکە تو چه ئیرانەکێت بینی شڕۆڤاتە بوو ئیرانەوان 5 ساڵا پشتی کوشتنە قاسم سلێمانی چییە عفوا ما فهمت السؤال كشتنا قاسم سليماني وحتى نوكا يعني ايرش ديف ايرش سر ايران تتا كشتن بر برسين بلا بلند تينا ارمانش كرن جروبين وي هات ناشنوف برن لبناني سوريا اليمني همي عردكي ايران او ايران نما شروفاتا بوفيتشيا يعني بالتاكيد قاسم بەڵێ بەدڵنیایەوە قاسم سلێمانی يعتبر حتى انه کەسایەتێکی بە سەرۆکی عێراقدانرا بەڕاستی سەرۆکی گشت میلیشیاکانی ناوچەکە بوو سەرۆکی میلیشیاکان بوو لە ئەفریقا و چەند ناوچەکەدا بەڕاستی کەسایەتێکی زۆر جیاوازیە بوو بۆ من وەکو دوژمنێک بەڕاستی کەسایەتێکی سەربازی کاریگەری هەبوو بەڵام ئێران دوای کوژرانی قاسم سلێمانی چی کرد هیچی نەکرد بەڕاستی تەنانەت ئەو هێرشانەی هێرشەکەم بۆ سەرقەینە عەسەد کاتێک ترەمپ دەرچوو وتی ئەم هێرشانە لە نێوان ئێمە و ئێراندا ڕێکەوتنی لەسەر کراوە بەڕاستی ئێران دوای
کۆتای هاتنی زەنجی عێراق و ئێران بەم ئاستەنە بۆ ئێران دەیتوانێت تەنها لە ڕێگای وەکالەتەکانی هێرشەکانی بەڕێوە بردووە ئێران ئەو کاریگەی نەما بۆ لە ناوچەکەدا بەڕاستی ئێران دەتوانین وە بڵێن وڵاتێک نییە کە بتوانێت ڕوبەڕووی کێشەکەم تێ ڕوبەڕووی وڵاتان بێتەوە هەر وەک دەسان لە بەرەبەیانەوە تا ئێستا چەندین هێرشی گەورە کراوە کاریگەری زۆر گەورەی هەبوو بەسەر ئێراندا هێرشەکان ئیسرائیل زۆر گەورە چەندین کەسایەتی کوژراوە مندڵیەم چەندین کەسایەتی دیکە هەیە کە کوژراون ئێران ڕای نەکەیاندۆ و ئەمڕۆیان بەیانی لەوانەیە ڕای بکەن بۆیە ئێران ئەو ئێرانە نییە کە بتوانێت تەواو کۆنتترۆلی ناوچەکان بکات واتە تەنها کێشەکان بەڕێوە دەبات سر بابت مترسیدار و هیلا سوریا خامنه ای او سیناریو تا بحث کری چونکه او سیناریو از باور کم یاش همی مترسیدار تره دل دست پیکیجی گوت رنگش شروع بی رنگش همیشه شروع بن اگر تستکی و سطره که دابد اقلیت تا پشتی خامنه ای و اقلیت تا کوریوی ده چه تشتکیش ده صلاة ایران بگوره چونکه یا گرنگ اوه اگر همه بس بتنه کس گوهارین بد تشبابی بو کوری بد و همان اقلیت بد وقتی اسرائیل چه قازاش نکر بس اقلیت تا تعامل کردنی دا نه برانبر اسرائیل بلکه برانبر رجلات ناوراستا تو پیش بینیات شد کی یعنی ولو اف ملفه مترسیدار او هیلا صوره جی بس مروف حس كد بظانت يعني بالتاكيد اليوم مثلا النظام السياسي يسعى للحفاظ يعني على قاعده نضحي هەندێک جار دەڵێن کە پادشا قوربانی پێ دەدرێت لە پێناو سەرۆت و سامان و ئیمپراتۆریەتەکەدا ئەگەر ئێران بزانێت ناتوانێت درێژە بە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل بدات یاخۆ درێژە بە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا بدات کۆمەڵێک دەموچاوی نوێ دەهێنێتە پێشەوە ئەو دەموچاوانە زیاتر نەرمترە بن لە خامنەی هێواشترە بن ئارامگرترە بن بۆ نمونە ئێران لە دوێنێەوە ڕوبەڕووی مەترسی بووەتەوە ڕوبەڕووی مەترسی تا ڕوخان بووەتەوە هەر لە پێناو ئەوەی کە ئەم سیستەمە سیاسیە بپارێزن لەوانەیە کۆمەڵێک دەموچاوی نوێ بێنە پێشەوە لەوانەیە بچنە دانوستانەوە ئەم دەموچاو نوێیانە پێم وایە کە جێگرەوەی خامنەی کوڕەکەی دەیکەم مجتەبا خامنەییە پێم وایە کە ئەو لەگەڵ ئەوەدایە وێزگەی ئەتۆمی لەناو ببرێت پێی وایە کە وێزگا ئەتۆمیەکان کاریگەری ویان بۆ ئێران نەبووە هەروەها مجتەبا خامنەیی پێی وایە کە ئێران سوود لە وێزگا ئەتۆمیەکان نابینێت بۆیە مجتەبا خامنەیی دەچێت دانوستان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا دەکات و ئەم شەڕە کۆتایی پێ دەهێنێت و سیستەمی سیاسی دەپارێزێت مجتەبا خامنەیی دەڵێت ئێمە واز لە پرۆگرامی ئەتۆمی دەهێنین و وڵاتێک دروست دەکەین کە دوور بێ لە سیاسەتی ئەتۆمیەوە لە پێناو مانەوەی سیستەمی سیاسیدا و پێم وایە لە بەرامبەریشدا ئەمریکا سزاکان هەڵدەگرێت و ئێران نابێت وڵاتێکی ئەتۆمی بوو قۆناغا داهاتی دیابسانهی به دیسا ایران دست گهاندنا بچکی اتمی بکتیان جی دی خلاص تشتی که اوسا دوباره ناکد يعني هو بەڵێ قبل هذا النظام السياسي پێش ئەم سیستەمە سیاسیش کاتێک کە ڕەزاشا لەسەر حکم بوو یاخود محەممەد ڕەزاشا لەسەر حکم بوو وەکو پۆلیسی ناوچەکەوا بوو لەگەڵ ئەمریکا هەماهەنگی هەبوو لەگەڵ ئیسرائیل هەماهەنگی هەبوو هەروەها نزیکەی 200,000 یەهودی لە ئێران دەژیان هەروەها خاوەنی پەرستگەی خۆیانن خاوەنی ڕێوڕەسمی ئاینی خۆیانن بۆ نمونە ئێمە ئێستا مزگەوتێکی سونەمان نییە لەناو ئێراندا سەرباری هەموو سونەیە بەڵام پەرستگەی یەهودی هەیە هەر بۆیە هەر سیستەمێکی سیاسی ئەگەر بێتە سەرکار هەمان وەزیفە دەگەڕێت هەمان کار دەکات کە ئێستا سیستەمی سیاسی و سیستەمی ڕەزاشا ئەیان کرد واتەم سیستەمەوەکو خۆی دەمێنێتەوە هەوڵ دەدات کە ناوچەکە مەترسیدار بکات هەوڵ دەدات وڵاتانی کەنداو بترسێنێت هەوڵ دەدات کە وا لە وڵاتانی کەنداو بکات پەنا بۆ ئەمریکا ببەن تێگەی مەسەلەکە ئەوەیە کە سیستەمی سیاسی لە ئێران بێتەکایەوە هەوڵ دەدات کە وڵاتانی عەربی بترسێنێت و پەنا بۆ ئەمریکا بن و پارەی پێ بدەن پێت وە پرسیارەکەت ئەوەیە کە ئەم شەڕە کۆتایی پێدێت پێم وایە کۆتایی پێدات بەردەوامە بێت من ترسم لەوە هەیە کە ئەم شەڕە هەل بدات بە ڕێکخراوە تیرۆریستیە تونڕەوەکان بۆ ئەوەی کە ئاژاوە دروستکەن ئاژاوە بقۆسنەوە بۆ بەرژەوەندی خۆیان ڕەنگە ئێران یارمەتیان بدات لە ڕێگەی وەکالەتەکانیەوە لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە بۆ نمونە نزیکەی 45,000 سەربازمان هەیە لە
لە ڕۆژهڵاتی ناوەڕاستکەسەر بە ئەمریکان لە قەتەر و کوێیت و سعودیە بەشێکیان لە عین ئەسەدی عێراقن ڕەنگە ئێران لە ڕێگەی بریکارەکانی و هێرش بکاتە سەر ئەم پێگانە پێم وایە ئەگەر ئەمە ڕوودات شەڕەکە تەواو نابێت زیاتر دێژە دەکێشێت و هەروە مەترسیدارتریش دەبێت ناکرێت ئەمە بڵێن ئەو کاتە شەڕەکە تەواو دەبێت و وادەیەکی دیاریکراو دابنێن پێم وایە کە ئەم شەڕە ڕۆژانێکی قورس دێنێت پێداچوونە پەیوەندیە ژالیە ئیرانێڤە بۆ قۆناغا داهاتی چ شەرپڕاوەستە چژین نەڕاوەستە دێ هەبێت پێداچوونێک باشترکردنا پەیوەندیت خۆ گەل خەلیجیت گەل وڵاتên دەوروبەرێت خۆ بڵێ لە ڕووی سەربازیەوە ئێران سوکاتی زۆر پێکراوە ینی لە ڕوانگەی ئەو هێرشانەی کراوەتە سەری ئەمە سوکاتێکی زۆر گەورە بوو ئیسرائیل سەرکردەکانی لە پلەی یەکەم کردووەتە ئامانج و کوشتنی هەروە هەندێک کەسیش دەڵێن کە ئەو شوێنانەی کە فەرماندەکانی سوپای پاسدارانیان تێدا کوژراوە ڕەنگە هەمان شوێنی بێ کە خامنەی تایدا دەشێت ڕەنگە ئەمە پەیامێک بە بۆ خامنەی کە بتوانن دەستیشان بەو بگات بەڵام نیکەن ڕەنگە ئێران هەوڵ بدات کە وەڵامی هەبێت بەڵام وەڵامەکەی بەو شێوەیە نابێت کە ئیسرائیل بترسێنێت ڕەنگە ئیسرائیل لە بەرامبەردا دەستکراوەتر بێت و جارێکی دیکە فڕۆکەخانەکان و وێزگا ئەتۆمیەکان بکاتە ئامانج بۆ نمونە ئەو هێرشەی کە ئێران کردە لەسەر ئیسرائیل هەرگیز هاوشەوەی هێرشەکەی ئیسرائیل نییە بەڵکو هێرشەکەی زۆر لاوازترە ئێران ئیسا چی کارتێکی بەدەستەوەی دژی ئیسرائیل بۆ نمونە ئێران ئیسا دەتوانێت چ بەرامبەر ئەمریکا بکات بەڕای من ئێران ئامادەی تێدایەکە لەگەڵ شەیتان ڕێبکەوێت بۆ ئەوەی کە ڕزیان لە ئەمریکا بدات تەنان دەست بخات دەستی شەیتانەوە تەستەعین بالشەیطان بەس بۆ پەیوەندیت خود گەل وڵاتە باش ناکەت یعنی پێداچوونەکە پەیوەندیت خوددا ناکەت بەڵێ کاتێک دەڵێم کە پەنا بۆ شەیتان دەبات مانای وایە کە داوا لە هەموو لایەک دەکات پەنا بۆ هەموو لایەکی شیعە و سونەی تونڕە دەبات تەنها بۆ ئەوەی کە زیان بە ئەمریکا بگەێنێت ئێران سیفەتێکی هەیە سیفەتەکەی ئەوەیە کە هاوپەیمانی ناوخۆیی هەیە بۆنم نەک تەنها شیعەکان بەڵکو ناوخۆیی هاوپەیمانی ناوخۆیی لەناو سونەکانیشدا هەیە لە سووریا لە یەمەن لە عێراق لە لوبنان لە وڵاتانی دیکە ئێران ئەم سیفەتەی هەیە بۆ نمونە کاتێک هەوڵ دەدات ئەم سیستەمەی خۆی بپارێزێت بۆ نمونە کاتێک هەوڵ دەدات کە کاتێک دەزانێت کارتی بەدەستەوە نەماوە گوشار لە ئیسرائیل بکات کارتی بەدەستان نەماوە دژی ئەمریکا ئێران شتێکی دیکە دەکات پێم وایە هەوڵ دەدات کە کارتی داعشیش بەکاربێنێتەوە ڕەنگە هەوڵ دەدات سجنەکانی ژێر دەسەڵاتی هەسەدا ئازاد بکات و مەترسی داعشارێکی دیکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست سەرە بداتەوە بۆ نمونە 10,000 چەکداری داعشەیە لە مخەیەمی هۆڵ و لە زیندانەکانی ژێر دەسەڵاتی هەسەدا ڕەنگە بۆ نمونە ئێران دەست بات بۆ ئەم زیندانانە بۆ نمونە ڕەنگە دەست بات بۆ تەقینەوەی سەیدە زەینەب و مەرقەدی سەیدە زەینەب ڕەنگە دەست بات بۆ کارتی عێراق بۆ فشار لە ئەمریکا دروست بکات ئەم سیناریوانە هەمویان کراون دەستپێکی مۆژە پێکرد و گەلک بنگەهێن ئەتومی جهێن مایاندنەوەی ڕۆنمی هاتینەش ناوبەرێن ئیدی کەلکاوێنینە نەشێت بکار بینێت ئەگەر هوسابت پاشە ڕۆژە ڕێکەفتنە ئەتومیە دانوستاندنێن ئەمریکا و ئیرانێنە تشتێکی وسەدی دەست بکتەبە بەڵێ ڕێکەوتی وڵاتên ئەوروپی ئەمریکا و ئیرانێ ڕێکەفتنە ئەتومی بێتە ساختکردن بەڵێ ئەمڕۆ ئەمریکا و ئەوروپاش یاریکردن لەم شەڕەدا هەمویان دەزانن کە ئیسرائیل لەسەر یاسانە و دەوڵەتیەکانەوە حساب و یاسانە و دەوڵەتیەکان ناکات ترامپ 2 مانگی دانابوو بۆ ئێران بۆ نمونە لە 11 مانگی ڕابردوو دەستی پێ کرد ترامپ وتی ئێمە چاوەڕێ ناکەین 2 مانگتان پێ دەدەین ئیسرائیل لەسەر ئەم وادەیە کارەکانی خۆی ڕێک خستە بوو بۆ نمونە 1 ڕۆژ دوای ئەو 2 مانگە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران ئەمەش مانای وایە کە دانوستانەکانی ئێران و ئەمریکا مانای وایە کە ئەم دانوستانانە تەواو تا سەرین مانای وایە دانوستانانە کاتێکی زۆریان لە بەردەستانی ئەمریکا سنووری داناوە ئێستا ئەمریکا بە گوێرەی ئەوەی کە ئیسرائیل دەپارێزێت و پاڵپشتیکاری سەرەکی ئیسرائیلە ناچارە ئیسرائیل جارێکی دیگە پارێزێت لەو هێرشانی کە لە ئێران وابەستێ دەکرێت من یحمی من ڕاستیژی کێکیت پارێزێت ئەمریکا ئیسرائیل پارێزێت نەک تەنها ئەمریکا بەڵکو فڕۆکەی فەڕەنسی هەبووە فڕۆکەی بەریتانی هەبووە لە سنوورەکانی باشووری ئێرانەوە بۆ ئەوەی کە ئیسرائیل لە موشەکانی ئێران پارێزن حتا دمایکە دەتگەل بەتیانژی
دونالد ترامب يعني حتى بري مدهك يجي دو وزيرين خو جهورين جبركو بشتفانيا بنيامين نتنياهو تكرن جهورين هيئة سياسة دونالد ترامب ده يعني يك ريكنينه إدارة نوكا دونالد ترامب ده يك ريك يك أراسته هبت جل إسرائيليان جي رنجة جهران كاريك هبت يعني ترامب لسرتاوى هاولي دداك شاري آبوري بخاطر سر إيران لبناو ركوتني أتومي ترامب نيويست شر لقل إيران حلبي كريستيانات بلام إسرائيل كاتيك أو دو مانجا درابا إيران إسرائيل أمريكا خسته بردم أمري واقعه هذا استاهل شيء كذا سر إسرائيل بوي أمريكا بخاطر حالتك إحراج كروا أمريكا ناشر كات بالشي كادم شردات شو كرك دواي أو دو مانجا هير شيء كذا سر برنامج أتومي إيران هروا هير شيء كذا سر كذا سر بازيكاني إيران استا أمريكا وإسرائيل يكتب دار يعني ندو وزير دو برپرسه بلا بلند طيبتي كوشكاس بي أو جهورت مش بركو پشتوانیان جالی کاریا بنیامین نتانیاهو کردن دم دهاتی دا طیبتی جی بو کنترل کردن آوی شری یعنی دست بکی دهیجی پوتنی سروک روسیا اما شپوی کر اسی حاضرم ناف بین کاری بکم و تلفونی شد گل پزشکیانی گل نتانیاهو جی آخفت نیتا ناف بین کاریا روسی بس تنه هبینا خود یار کتیانجی پراستیجی هم دبینین ولاتا که وکی روسیا دیت ناف بین کاریه کت جداش ولاتین أوروبي جداش أمريكا براوستان درنا في الشارع. بله روسيا با خوي شري خوي لقل أوكرانيا توب كات إسا خوي لشر كا لقل أوكرانيا شتا تاو نبوا با خميك خوي بخواد بون من هردو لان يكتريان ويران كردوا أوكرانيا وروسيا هزاران درونيان أراسي يكتر كردوا روسيا إسا وكاريگري نماوا إسرائيل لسروي أسانيا ودولتيا كانوا تا كس كبتواني إسرائيل رابقرد إسرائيل خويتي أمريكا شناتواني إسرائيل رابقرد إستا أمريكا ناچار كراوا برگرد إسرائيل بكات إسرائيل تاوك إستا هيرش دكات سر إيران شون أو هيرش رادقرد بون من إسرائيل تير ناخواد تاو نابد تاوكو همو وزگا أتوميكان إيران خابور نكاد هيرش دكات سر وزگا أتوميكان هيرش دكات سر موشك باليستيكان بويا إسرائيل شو نادا تاوانا تاو لناو نباد كيه كيت بوريزت يعني تقول أمريكا إسرائيل بوريز بس في آخر نقطة تبخش جد بيجي إسرائيل سر حتى يصيني في دولتها وأمريكا يا مجبور إسرائيل بوريز شو تشتغل إسرائيل كريه يعني حتى سر أمريكا جد كفت يعني الدي في موقفي إسرائيل خاوني لوبيكي قوريا إسرائيل خاوني ميديايا إسرائيل خاوني باريا خاوني بريارة خاوني بريارة لنا أمريكا جدا بون من أجر أماني نبوا إسرائيل نيدتواني لسالي 1948 تاوكو استبمينة توا حكومة كان قران كابينة كان قران ديمقراط هات كوماري هات هر همويان پشتیوانی إسرائيل دكن بريطانيا كانش پشتیوانی إسرائيل دكن بون من بريطانيا كوكاري سركي دروس بوني إسرائيل ولا سرخاكي فلسطين تاوكو استش پشتیوانی دكات أمريكا اشتاوكو استا بپاره و بميديا و بلوبي بهموشتك پشتیوانی إسرائيل دكات يعني إسرائيل همو كسسانيت هوكاري مانوي تشيا بون من إسرائيل 5-6 مليون كسن بلام روبروي دهن ولاتي عربي منتوا بابلين 10 مليون بابلين 10 مليون اليمن شر دكات لسوريا شر دكات للبنان شر دكات لإيران شر بسيار قوي يعني أمريكا بفيت نفيد فيت إسرائيل باريزت شاء أم أبا ليس أمريكا نك أمريكا هر سروكيكي تازه بيتا أمريكا وأجر إسرائيل پشتیوانی نكاد نا تسر حكم با جون كندي ما بيرو بوشي كشرة على حتى كان باشا بسيارة دمو هيك بطيبة تيجي لسر شر جهانية سي أفا دسبيكا يون بس آخفتن انتينا قوتن يعني لا زالت بله هێشتا وا دەرەکەوێت کە شەڕی گیانی سێم هەڵ ناگرسێت کاریگەریەکانی باش دەرنەکەوتون بەڵام ناوچەکەمان بە شێوەیەکی گشتی هەموو ئەگەرێک لە بەردەمیدا کراوە ینی ئەم ناوچەیە ئەگەریە هەر دقەیەک گۆڕانکاری بەسەرا بێت هەر دقەیەک پرۆسەکە ئاڵۆزتر بێت دۆخەکە ئاڵۆزتر بێت یاخود لەم وڵاتە یاخود لەو وڵاتە دۆخی ئەمنی شکست بهێنێت ئەم گروپە چەکدارە چالاک بن ئێستا ئێران خاوەنی کۆمەڵێکی زۆر هاوپەیمانە لە سونە و شیعە ڕەنگە بەکاریان بێت ئەم گروپانە ڕەنگە
دژی ئەمریکا هانیان بدات ئیسرائیلیش خاوەنی کۆمەڵەیەک هاوپەیمانی زۆر بەهێزەکە دەتوانێت سوودیان لێوە بگیرێت هەر لەبەر ئەوە شتەکان نادیارن ئەم شەڕە ڕەنگە هەموو دقەیەک گۆڕانکاری بەسەرا بێت بۆ منە تۆ دەتوانیت دەست پێ بکەی بەڵام زەرێکی کۆتایی سروڤ کۆرە سیاسی تو گەلمەدەوەی سوپاس بووە خۆشحاڵ بێن هەر بژی